خارەماندی نەبی ما بكاربي سارەت چ مشکلەیە؟ أو مشكلة أي نقص زكاة ئاوی نەقز دەکات لا وەرزی هاوینە شوفێرە بەڕێزەکان زۆر ئاگادار بن یەک دەقەتێمەکە زۆر ئاگادار بن لە مەسەلەی هەماوەستان و ئاو نەقزکردنێ ئێستا من تەجروبەی بۆ دەکەم زانین بۆ ئاو نەقز دەکاتن کە ئاوی تێکەم سەرەی ببەستەوە یەک دەخە هۆپ ئەوە دەستەوە سەرچە سەر دەبەی ئەو سۆندا دەستەوە سەر دبەکەی بینە دبەکەی بینێ بابەکەم ئەو دبەیە هەموو سارێک ئەو دبەی احتیاطی هەیە ئەو دبەی احتیاطی هەیە ئەو سۆندا بینە پێش ئەو سۆندا لەسەر ئێکوانەیە هەر کاتێک ئاونە ناو ڕاتەی کەم بوو ئەلێرە ڕادەچێشی دەباتە چەند دەرێ ئەبێرەدا دێتەوە ناو ڕادەتەی ئەو ڕادێتە فقط دەبی ئاوی ڕاکێشی نابی فڕێداتەوە ئێستا چی لێ دەکەین ئێستا زەفتی لێ دەکەین زین دەی ئاو هاتە دەرێ لە بنەوە ئاو ئەلێرە دێتە دەرێ نابی ئاو بێتە دەرێ زانە فڕێ دەدا کەواتە مشکلەکەی چییە؟ ئەو قەپاق ڕاتەی ئایبی هەیە زۆر سارە هەیە دەرێ وەستا سارەکەم ئاوی کەم دەکا دەرەسبێنان تەمەشا دەکەم ئاوی کەم دەکاتن یان لە ڕۆیشتنە دەڕۆم سەفەرش پێ دەکەم ئاوی کەم دەکاتن ئەوە تەجروبە کە بە بەڵگە بۆتانی دەسەرمێنن کە کێشەی ئەو سارەی چییە خەلالێکی زۆر بەسیتە لەوانەیە بسێتە لایەکی دیکە زۆر پارەی پێسەر بکەن یان کێشەی زۆر بۆ دروستکەن سیرکە ئاو دەبێت ڕاکێشی نابی فرەدە بزانە ئەوە فرەت دەکەواتە ئەوە مەجای دەدا ئاوەکە بێت دەرێت کە ئاوەکە دەدرێتە ناو دەبەی لە ناو دەبەکەی دەکە زیاد دەکە فرەتداتن بە هیچ شێوەیەک نابێت ئاو لێرە بێتە دەرێت دەبێت ڕاکێشی کەواتە ئەو قەپاغە تەواو نییە ئاوی هەمووی هاتە دەرێ تەمەشاکەن جێی ئاویکەن ئاوە چۆن کاربوونی کردیا تەمەشا سیرکە ناوڕێیان چۆن ئاوی فرەدا زانە نابی ئاوی فرەدا دەبێت ڕاکێشی لەبەرەوەی ئەوە سیدوەلفی هەیە و قەپاغە ئێستا پێتان نیشان دەدەم سیدوەلفی هەیە ئیلا دەبێت ئاوی ڕاکێشی نابی ئاوی فرەداتەوە ئەوە ئاوی فرەداتەوە ئەوە کێشەکەی ئەوەیە خارەژان سایەت و ئاوی کەم دەکات ئەو قەپاغ ڕادێتە ئەوە سیدوەلفەکەیەتی بزانن ئەوە سیدوەلفە ئەوها ئیش دەکاتن ئەو سیدوەلفە ناگرێتەوە مەجای دەدا ئاوەکە بێتە دەرێت و لە ڕێ دەڕۆی پێی لێ دەنێ زەختی لێ دەکەی کە هەچەندی زەخدە سارەکەی ئاو زیاتر دەوران دەکە ئاوەکە لێرە فرەداتە دەرێ کە فرەدا دەرێت چی لێ دێ ئاو نەقز دەکا ئاوجەیەکی کەوەرت پێ دەکاتەوە یەک ڕادێتت پێ دەکاتەوە یەک نازانچت پێ دەکاتەوە ئەمە بەس بۆ قەپاغەی ئەو قەپاغی دەگۆڕین سادەبی ئەوەش زانیارێ بۆ شوفێرە بەڕێزەکە بینە با قەپاقی نوێکەش بەستیم زانین تاقیکەینەوە لە سەرەویش با بەوەڵگەبی سەرمێنین خۆشەویستان با بەردەوام بین ئەوە کەونە قەپاقەکەیە قەپاقی ڕاتەیە ئاوی فرەدەکە بە خۆتان لە پێشدا دیتان ئێستا قەپاقەشکەمانۆینە بیلادی ئەوەی تێخە کارێکەوە ئێستا بزان ئاوی فرەدە بە هیچ شێوەیەک ئاو نایەتە دەرێ ئەوە پڕمان ئاوکە لە پێش ساتان کە ئیش پێ بکە کا پێلێنێ بەعسان پێدەنێ خۆشەویستان ئێستا بینیتان ئاو نایە بەڵام ئەوە کە تەنفیزت کرد تەنفیز ئاو دێ بۆ نمونەکەمە شلیکەوە ئەو ئاو هات کەواتە کێشەی سیارەیت و هەر ئەو قەپاغەیە سیارە جاری وایە گەرمیش دەکات جاری وایە ئاو کەم دەکات گەرمیش دەکات ئێستا نەگەرمکردن دەبینێ نە ئاو کەمکردن دەبینێ ئەگەر حەزشت لێ بۆ ئەگەر لە دەشت مەشتی کاوڕێک مالوە بینە مەقسەدم یانی دەواتێک مامکە و ئەو سارەکەت چاو وەنیە ئەدی کاکە نە مەسرەف و نە پارە و نە هیچ و بەس قەپاغ ڕاتەکە مالوە گۆڕی سیارەت نەگەرم دەکا نە ئاویش نەقوستان دەکات ئەوەش زانیاریەکی زۆر گرنگ لەبەرەوەی وەرزی هاوینە بۆ شوفێرە بەڕێزەکان بە ئاگادار بن ئەمە ئەو زانیاریانە بڵاو دەکەنەوە لەوەی خەڵک استفادە لێ بکات ئەگەر ناوەڵای چی استفادەی نییە نووسرە بە هیچ شێوەیەک لە کاتی گەرمی قەپاق ڕاتەی ناکەنەوە ئەگەر ویستان سارەکەی فازکەم زاناییتدا یاننا سبێنان پێش ئەوەی ئیش پێ بکەن سەیر ڕاتەکەی بکەنەوە فاسیکەن پێشەوەی ئیش پێ بکەن
هذه أقدر قرمي كل مكان نسير گەرمی کردمەوە أبري خوانا سا هەوڵدا بەڕاتەکەی سار دەکەی واگەر هەر سار نەبەوە كوي سان كيو ئاوی برادي زي ذاك ئاوی بەڕاتەیدا دەکەی وردە وردە ساردی دەکەیەوە لە کاتی گەرمی خەتەرە نەکەیەوە نایبێت. بس برادي زي ذاك